باش دادا ئێرە ماڵی مام عەباسە؟ بەڵێ فەرموو. باشە دەتوانی پێ بڵێ میوانیاتوە؟ باشە بەس پێ بڵێم چێە؟ بڵێ کوڕ هەر پێ بڵێ میوان تاتووە ئیشم پێێتی. باشە نابێت پێ بڵێم چێە؟ دادا دەخۆ میوانم ڕادەگرن دە پێ بڵێت و؟ دە باشە یەک دەقە ئێستا ئێمە باشە؟ باش. چێ بوو کچەکەم؟ نازانم پیاوە کاتو توێ. چێ بوو؟ وڵای پێم وت خۆی نەناسم. دەبڕۆ پێ برێ با بێتە ژێرە بڕۆ. ببوورە ڕامانی فەرموو. السلام عليكم. بەخێر بێ. السلام عليكم. عليكم السلام. فرموا وەرە بە هەموو بڕۆنەوە هەندە ئیشان پێکەوەیە. باشە دای. باش مام عەباس. بەخێر بێ کوڕی خۆم بەخێر بێ دانیشە. سپاس دەکەم. یاخۆ بەخێر بێ. زۆر سپاس دەکەم مام عەباس. مام عەباس ڕاستەکەی من هاتیمە دوو قسە لەگەر جەنابەت بکەم. فەرموو. بە بێڕێزی لێم تێمەگە جەنابەت لە من گەورەتری و سەر ڕوودێنت سپی بووە. بەس ئەمە بەیزنەوە لەگەرە مۆزوعی خوشکم نینە. ئێلۆ لەبەر چ کوڕی خۆم؟ مام عەباس ئەمن چاک دەزانم کوڕەکەی جەنابەت بە تەمای هاوسەرگیری نییە و نایەوێ و لەسەرەوەشەوە بەس لە بۆ منداڵەکە و هاوسەرگیریە خۆ خوشتی من کەرستە نییە بەکاربینی مام عەباس. کوڕی خۆم جۆ لە من ڕابگرە براکەی من چاوەکەم ژن ئەگەر ژن بیتن خۆشەویستی پیاوەکەی لە خۆی ڕادەچێشی. مام عەباس خوشتی من نەبێوە ژنە نەگەورە کچە و پێت دەڵێم واز لەو مۆزوعی بینی ئەگەر جەنابەت وا دەزانی بە دەوڵەمەندیەکەت دەتوانی هەموو شتێک بکڕی ئەوە ناتوانێت خوشتی من بکڕی. باشە مام عەباس. کوڕی خۆم لەسە خۆ. مام عەباس جان چاک لێم تێبگە پێت دەڵێم واز لەو مۆزوعی بینێ و بکسێەوە لۆ تو باشترە ئەگەر نا بە خۆت مەسئولیاتی هەردەگری. کوڕی خۆم. خواافز. پیاوەکەوە چ بوو؟ لۆ چ هاتبوو؟ چی دەویست؟ ژنەکەم ئەو کوڕی فازیلی باش پەروەردە نەکرایە هەرهەشەی لێ دەکردم. لۆ نازانم باس ئەمە دەزانم کە ئەو مۆزوعی چارەسەر دەکەم. ئەمە چما کردێ بەس چونە داخوازێکمان کردێ ئەی خوشتی و تەوا بڕاوە هەرەشەی لۆ دەکا. باشی کاک فازڵ باش ماوە؟ با بەداوای لێبوردن دەکەینەوە هەر سکۆتەی کە کوڕەکەم کردی ئەتوو بە خۆت دەزانی منداری ئەو زمانی هەر بە عەقلی خۆیان دەکەن. بەڕاستی ئەنگۆ شکۆیی مەتەن شکاند. بابە ئەوەی باش نییە ئەوەی ئەو ڕۆبووکە کوڕەکەت کردی لە مالی من. هاواری کوڕم لۆ چ بووە؟ کاکە هاواری کوڕت بینە پێش ئێستا لێرە دانیشتووە ئەوەی خراپ بوو بەمنی کرد هەر تەهدیدی دەکردم دەیگوت ئەگەر واز لە خوشکەکەم نینن ئەوی خراپە دەیکەم. بەس کاک فازیل ئەم جۆم نەدایە ئەمن دەزانم ئەگەر ئەم تو پێکەوە دابنیشین ئەوە چارەسەری ئەو کێشانە هەموو دەکەین. باشە؟ ئەوجا کوڕەکەت ڕازی دەبی؟ وەرە کاک فازل داتو وەرە بامە پێکەوە دابنیشین چارەسەری هەمووان دەکەین دەوەرە ئێستا وەرە باشە وەرەکەن حەدیقەکەی لای مارمە باشە؟ باشەوە دێم. ئەوە هەمووی چارەسەر دەکەم با بێتن. کاک فازل برایەک دنیایەکە زۆر گۆڕایە ئێمە ناتوانین لەگە هەموو کەسە شتێ بکەن. ماشەڵای لێ کچەکەی بۆ بە شەڕەف و بە ناموسە وایە یاننا؟ وایە. ئەلحەمدولیلا ئەمنیش هەبووینم ئەوە تەخوا گەلە زۆریدا ئەنگۆ بەس دەوتان بکەنەوە چەندی برێ پارەتان دەدوێت. کاک عەباس نەکوڕەکەین بۆ بەڕاستی گریمەی شکان. تۆ ڕەبووین بەڕاستی قەت شتی وام لێتە لە ماری خۆت لەو شتانە مەکەوە ئیهانەت بکەن. بەڕاستی ئەو ئیهانەکردنە. بگرا و 50 وەرەقەیە بگرا. کاک عەباس ئەوە زۆر کەمە بەڕاستی و 50 وەرەقە. برە فازی ئەوە ئیتونیە کچەکەتە ئەمە حسابی تووشم کردیە. باشە بگرا ئەوەش 2 دەفتەر لە بۆ تو. وەڵە بەس ئەتوو کاک عەباس کوڕەکە جنێ دەینی؟ وەرە سەلام ئەتوو بڕۆ کچەکەی خۆت حازر کە ڕازی بکە ئەمنیش کوڕەکە عەیدیم. کاکە لە ئێستا ڕاپیرۆزە باشە ئەم کچەکەی خۆم ڕازی دەکەم حساب بکە بوو.
یاڵڵا باوکە دانیشە کچم. کچم ماڵی کاک عەباسی خۆمان ماڵەشی باشن، خانەدانن، ناسراون. ئەو هەدیە لۆ ڕەوا کردی. ئەوە چییە؟ یعنی باوکە تۆم بە پارە دەفرۆشی؟ کچم بە پارە نافرۆشم. ئەو 50 وەرەقەیە گوتی پێشکەشی بیتن. دوایە کچمە تلو ها خراپ تێگەشتی. بە خۆت دەزانی مەسەلە کەیبالۆت بجێڕمەوە. کاتی خۆی پیاوە کەبوو کچەکە بوو کچەکەی بە فەردە پیازێک بە شوودا. کات هات و ڕۆیش زاوا کە هەموو ڕۆژە چینەکی لە بووکەی دەدا. وای لێ هات بوو ئیهانەی دەکرد. ڕۆژەکیان باوکی بووکە ڕاست زەفتی کرد. گوتی حتا 100 مسقال زێری لۆ نەکری نادەمەوە. وای لێ هات زاوا کۆران بە کۆران دەگەڕا قەردی کرد مڵک و ماڵی فرۆش 100 مسقالی لۆ بووکەی کڕی ئەو جەدایەوە. جوان تێبگە لە من کە دایەوە خەڵک لیان پرسی ئێستا لەگە بووکەی کوی؟ گوتی وەڵڵاهی ئێستا لە سەربی خۆمی دادنێم. ئێگوتیان هەر ئەو بووکە بوو پێشترین لێت دەدا. گوتی کاتی خۆی قیمەتی ئەو بووکەی 1 فەردە پیاز بوو، بەڵام ئێستا قیمەتی ئەو بووکەی 100 مسقال زێرە. کچم مارەکی باشن، زێڕت لۆ دەکەن، خانی بەتەنێ لۆ دەگرێن، خزمەتت دەکەن، لەوان باشتری بەدەست ناکەوی. باشە باوکە ئەو چیرەوەی کە جێڕاتەوە چ پەیوەندی بە مەوزۆی ئەمەوە هەیە؟ زۆر پەیوەندی هەیە کچم. بە خۆت دەزانی ئەوڕۆ پارە هەموو شتەکە. ئینسان پارەی نەبیتن هیچ بەهایەکی نییە. بە خۆت دەزانی ئەمنش پیر بوومە و تەمەنم ڕۆیشت. دەمەوێت ئەتوش بە شوێنی خۆت دابڕۆی. هەندێک کەس هەن بەس بە پارە و غەرامە و تاسوورکردنەوە دەبن بە مرۆڤ. ئێستا تۆ دەتەوێت من بە پارە بفرۆشی. نەخێر کچم ناتفرۆشم. ئەتوو بەجێی بابی خۆت بکە قازانز دەکەی. ئەتوو پێ دوایە ئەم خراپەی توم دەوێتن؟ ئەم خراپەی توم ناوێت. دەمەوێت جێ و ڕێت خۆش بیتن. بەس باوکە من حەزم لێ بمێنمەوە بە سوب من بە پارەی نەدەی. نەخێر کچم وەڵڵا بە پارەت نادەم. بە خۆت نابینی چەند کچماینەوە هەر دێنە داخوازی و مێردی ناکەن، دێنە داخوازیان و مێردی ناکەن. کێشە نییە با بمێنمەوە. کچم نابی کەس نایی بمینێتەوە. کەس وەکو گورە وایە ئەگە کاتی خۆی لێی نەکەیەوە ئەو گورە سیز دەبی. تێگەشتی؟ بەس ئەو کوڕە منی خۆش ناوێ. کچم ئەوە بابی گوتی ئەمە ڕازی دەکەم. یعنی ئەوە مشکلی خۆتیان. باشە بابی ڕازی بوو. ئەی براکەم چی؟ براکەت عایدی من ئەدێم بابت نیمە؟ هەتا ئاخر دەقەی لەگەرتم کچم. پشتت بەرنادەم. ئەتوو جێ لە من بگرە قازانز دەکەی. تێدەگەی؟ بابا تکایە پشتم بەرمەدە. کچم هەتا ئاخر هەناسە لەگەرت دەبم. لە هاواریش مەترسێ. بەخۆم ڕازی دەکەم.